ئەو وەزعی لە بەغدا هەیە بۆ نمونە دۆخێکی خراپ لە بەغدا هەیە وانە پارتی بەجیاوێتی بەجیاو مثلا هەوڵدان بۆی دە کورسی معارەزە هەیە بێ بەش بێ لە حکوومەت ئەوانە هەمووی کوردی پەرتەوازە کردووە لە بەغدا بەڕاستی ئەمە یەکێ لەو خاڵانەی کە تاکیدمان لەسەر کردووە کە هەوڵ بدرێت لە بەغدا جۆرە لە پێکەوە بوون بۆ بەرژەوەندی خەڵک من دای مەڵێن ئێمە بۆ بەرژەوەندی خەڵک زای چۆنە کاک حەکیم ئێمە بەڕاستی بە خۆیان مانوتووە ینی گیرمان خواردو بەدەستەمانەوە ئیبتلا بووینە بەدەست برادران یەکێتی و پارتیەوە وانە شەڕەکەی خۆوە ملەت و جەماوەر و هەموو لای زەرەرەکە بەو دیموکراسیەتەی کە باسیەکەنەیکەن پڕی لە تەزویرە و هەر جاری لە وڵاتێکەوە و لەم دوایانەژە لە بەغداوە یاری بە ژمارەی دەنگدەر و دەنگدان و حتا دەنگی نێوان کاندیدی یەک لایەنیشە کراوە ئەخۆ بەڵگەمان هەیە بەڵام دێشت لە کاتی خۆی ئەوترێ وە سەبەبەکەی چییە کۆمەڵ بەر کەمکردنەوەی دەنگ و کورسی کەوتووە لەبەر چی ئەوانە هەمووی ئەسبابی خۆی هەیە بەڵێ خاڵی یەکەم دەبێ ئێمە خۆمان تەماشای خۆمان بکەین و لایەنە لاوازەکانی خۆمان ببینین بەڵام دوای ئەوە کە تۆ چوین وەفد بووینە چوویتە بەغدا و خەڵکمان بینیوە و حتا کاک حەکیم با جارێ شتێک بە جۆرە لە ناتوانم بە ئاشکرا بیڵێم من لە هەڵبژاردننی کوردستان چوین جۆرێ لە ئیتفاق کرابوو کورسی زیاو بۆم کرابوو بۆی لەگەڵ ئەم بێ هەنی جۆرێ لە تەنسیقات کرابوو دوایی لە کورسانە نەتیجەی نەبوو لە بەغایە نەتیجەکەی هاتەدی هۆ ڕۆژگارێک لەوەی خۆیان ئەوانەی بەغدا بۆ خۆیانەوە ئەسرارانە بڵاوکەنەوە چۆن کورسی ئەمیان کەم کردە چۆن کورسی ئەویان زیاد کردو بۆچی ئەوەی کۆمەڵ کەم کراوە ئێمە هۆ کارەکەمان بە تەنها شخصی مامۆستا عەلی باپیر و تۆ